لێکۆلینان هێشتا سەدەمین هەناردە لوولەیەن بۆمکری بۆ نافدارن دەموکراتان ناس نەکردنە. هەشەیەکی ئەمریکی چاوە 2 ساڵێن گرتناخوا لە تورکیا دنرخینە. و باژارێ نیویۆرکی خۆشژێ هەڵەوینی ڕا ئامادە دکە. سڵاو و ڕێز و هیڤین دەما خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji دەنگی ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوەی دەمەتان خۆش، ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بووەنە سەر. دوو لە سەرۆکۆمەرانی پێشەوی و جێگری سەرۆکۆمارێک و کاندیدێکی سەرۆکایەتی پێشوو هەروە هۆنەرمەندێکی سینەما و تۆڕێکی میدیایی ئامانجی دەستەبەندیەکی گۆمان لێکراو بوونە و سەرۆک ترامپ شەرمەزاری ناردنی ئەو دەستەبەندیەی کرد کە لە ڕێگای پۆستەوە نەدراوە وەکو هێرشێک بۆ سەر دموکراسی. کارمەندانی دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی بەردەوامن لە لێکۆڵینەوەکانیان و گەڕان بە شوێنەوەی بەستە بە بۆم چێنراوەکان لە ڕێی پۆستەوە دەنێرن بۆ کەسایەتیە ناودارەکانی دیموکراتەکان و ئەوانەش کە زمانێکی ڕەخنەئامێز بەرامبەر بە ڕێوبەرایەتیەکەی سەرۆک ترامپ بەکاردێنن. من هەرگیز وەک دوژمن سەیری نایارێکی سیاسیم نەکردووە. نایارە لە ڕووی بیرکردنەوەوە، بەڵام دوژمن نییە. ئێمە ئەمریکایین بەر لەوەی دموکراتیان کۆماریویان سەربەخۆ بین، خوشکوبراین، میدیا دوژمنی خەڵک نییە، کۆچبەران ئاژەڵ نین. هیوام وایە هەموو ڕێبەرانمان کار لەسەر هێورکردنەوەی ئەو دیالۆگە گشتیە بکەن و بڕواشم وایە دەیکەن. لە ئێستادا دابەشبوونێکی قوڵ هەیە و پێویستە هەرچیەکمان لە توانادایە بیکەین تا وڵاتەکەمان یەک بخەینەوە. ئەوانەی ڕخنیان لە بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ هەیە دەڵێن گوتارەکانی دانەڵد ترامپ هەندەرە بۆ توندوتیژی لە کاتێکدا سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لەوەی هەر توندوتیژیەکی سیاسی بە مانای هێرشکردنە سەر دیموکراسیە. میدیاش بەرپرسیارەتی لە ئەستۆیە بۆ هەبوونی زمانێکی شارستانی و ڕاگرنی ئەم دوژمنایەتیە بێکۆتاییە و هەروەها راپۆرتە نادروست و ترسناکەکانیش. دەمڕاستی کۆشکی سپیش ئاماژە بەوە دەکات میدیا بە شێوەیەکی بەرچاو و ناڕەوایانە سەر و سەودای لەگەڵ ترامپدا کردووە. یەکەم شت سەرۆک کردی سەرزەرشکردنی توندوتیژی بوو. یەکەم شتیش کەناڵی CNN کردی گوناهبارکردنی سەرۆک بوو بەوەی بەرپرسیارە لەو شتانە. نەخێر ئەوە هەرگیز باش نییە. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە توانراوە دەست بگیرێ بەسەر تەواوی ئەو بەستە گومان لێکراوانەدا کە هەر هەمویان لە یەک دەچن یەک جۆر کەرەستە و ئامێریان تیادان. زۆر بەشیان نێردراون بۆ ناوچەکانی شاری نیویۆرک. بە ئاشکرای ئەمە هەوڵێکە بۆ ترساندنی خەڵک لە ڕووی سیاسیەوە، دەست نیشانکردنی خەڵکە بە مەبەستی سیاسی و پەلاماردانیانە لەسەر بڕوای سیاسیان. بە پێی لێکۆڵینەوەکان دەشێت ئەو بەستە پۆستیە گوماناویانە لە ستانی فلۆریداوە نێرابن و هەر هەمووچیان ناونیشانی ئۆفیسی دەبی واسەرمان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی لەسرە. دەشێت هەندێک بەرەنجامت لێ دەست بکەون. پێشم وایە نیگەرانەکە لەوە سەرچاو دەگرێت کە پێدەچێت ئەگەرەکانی توندوتیژی بە شێوەیەک لە شێوەکان هاتبێتە نێو ژینگەی سیاسیمانەوە و ئەمەش جێی نیگەرانیە. شارەزایانی یاسایشی لەو بڕوایەدان دۆزینەوەی گومانبار لەم دۆسەیەدا کارێکی قورس نییە. ئەوانەی ئەم جۆرە بۆمبانە دروست دەکەن وەک بارێکی ئاسایی جێدەستیان بەسەر شێوازی دروستکردنی بۆمبەکەوە دیارە. وایرەکان وەک یەک دەپێچنەوە، هەمان مەتریال بەکاردەهێن و دروستکردنەکەش زۆر لە یەک دەچن. تەنانەت ئەو زەرفانەی بەکاری دەهێنن هاوشێوەن. لەگەڵ ئەمانەشدا وەک شارەزا دەڵێن دەشێت گومانباران شوێنپەنجە و پارچەی پێست یان موون لە کاتی دروستکردنی ئەو جۆرە بەستە پۆستیانەدا جێپێڵن و هەڵبەدەمەش یارمەتیدەر دەبێت بۆ دۆزینەوەی گومانبار. بە پێی ئەمنستی ئینتەرناسیۆنال فەرەتر لە 100,000 کەس کە بەهۆی کودەتا سەرنەکەوتەکەی ساڵی 2016 تورکیا لە سەرکانەکانیان دەرکران چاوەڕوانی دەڕوێن و ژیانیان خورد و خاش بووە. ڕێکخراوی مافەکانی مرۆڤ دەڵێت لە زۆربەی کەیسەکاندا حکوومەت نەیتوانیوە هیچ بەڵگەیە وەکو پاساو نیشان بدات بۆ ڕەواکردن لە دەرکردنی ئەو کرێکارە گشتیانە. پاش کودەتا سەرنەکەوتەکەی مانگی ژوڵای ساڵی 2016 تورکیا بارینە ئاسایی سەپان کە دەسەڵاتێکی بەرفراوان بە حکوومەت دەدات. خۆپێشاندانەکان لە سەرانسەری وڵاتەکەدا دەستێک پێ کرد لە کاتێکدا نزیکەی 130,000 لە کرێکارانی گشتی لەسەر کارەکانیان لادران، لە نێوانیان دکتۆر، ئەفسەرانی پۆلیس، مامۆستایان و کرێکارانی حکوومەت.
لە هاوینی ئەمساڵ باری نائاسایی حکوومەت کۆتایی پێهات بەڵام ئەمنستی دەڵێت زۆری ئەوانەی لە سەرکارەکانیان دەرکراون ڕوبەڕووی هەژاری و نەداریدان. میلیۆنە بیوم لە ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ دەڵێت ئەوان کەم و زۆر لە لیستی ڕەشدان زۆر سەختە بۆیان کە کار لە شوێنێکی تردا بدۆزنەوە لە بەشی گشتی هەر شیانی نییە تەنانەت لە بەشی تایبەتیشدا هەرە زۆریان بۆیان سەختە لە شوێنێکدا بمەزرێن جا ئەم خەڵکانە وان لێ هاتووە نەدارن. حکوومەت تاوانباری ئەو کەسانەی کرد کە دەرکراون بە ئەندامانی گرۆپێکی قەدەغەکرا و گوایە لە پشتی پیلانی کودەتاکەوە بوونە کە لەلایەن مەلای دوورخرا و فەتۆڵاگولێنەوە ڕێبەرایەتی دەکرێت. ئەو نکۆڵی لە هەر دەستێکەڵاوبوونێک دەکات. لە ژێر فشاری نێونەتەوەییدا تورکیا کۆمسیۆنێکی پێداچوونەوەی دامەزران کە 125,000 داواکاری بەدەست گەیشتووە. بەڵام کەمتر لە 1/3 پێداچوونەوەیان لێکراوە و هەلەوانەیش کەمتر 1% سەرکەوتوو بوونە. هەروەک بەڵگە ئەوان ئاماژەیان بە پارەی سپاردەکرد لە بانکێک کە ئێستا داخراوە بۆ نمونە ئابوونە بۆ ڕۆژنامەیەکی دیاریکراو ئەندامبوون لە سندیکایەکی دیاریکراو هەموو ئەم چالاکیانەی کە زیانیان نییە وەلەو کاتەی ئەنجام دراون کە نایاسایی نەبوونە. هەروەک بینیمان بەهۆی باری نائاسایی دەیان ڕۆژەمەنووس و بەرگریکەرانی مافەکانی مرۆڤیش دەستگیر کران. کۆشتنی جەماڵ خاشۆخچی ستوننووسی ڕۆژنامەی واشنگتن پۆست لە کۆنسڵخانەی عەرەبستانی سەعودی لە ئیستانبول سەرنجی جیهانی ڕاکێشا بۆ تێشخستنە سەر بە ئاماژگرتنی ڕۆژنامەنووسان. سەرۆکی تورکی ڕەجەب تاییب ئەردۆغان بە توندی تاوانباری کوشتنەکەی کرد و داوای دادوەری دەکات. بەڵام چالاکوانان ئەنکەرە بە دەبڵ ستاندەر یان ستانداری دوانە تاوانبار دەکەن. لویس چاربوانی لە ڕێکخراوەی چاودێری مافەکانی مرۆڤەوە دەڵێت ئێمە لە حکوومەتی تورکیا داوا دەکەین کە بەداخەوە تۆمارکراوەیەکی زۆر بەدی هەیە لە هەڵسوکەوتیدا لەگەڵ ڕۆژنامەنووسانی خۆیدا هەروەکو عەرەبستانی سعودی کە بێنە پێشە و ئەمە وەکو هەلێک بەکاربهێنن بۆ بەرەو پێشچوون و لە ڕابردوو کەڵک بۆ ئایندە وەربگرن و شتێک بکەن بۆ یارمەتیدان لە هێنانی ڕوونی ڕوونمایی و کۆتایی هێنان بەو جۆرە هەڵسوکەوتە دڕندانە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان. بیۆم لە ڕێکخراوی ئەمنستی پێشوازی لە وەڵامدانەوەی توندی تورکیا دەکات بۆ کوشتنەکەی خاشۆخچی. لە ڕاستیدا ئێمە حەز دەکەین هەمان سەختی ببینین لە داواکاری دادوەری بۆ هەموو کەس لە تورکیادا. زۆری لەوانەی لە دەمی باری نائاساییدا دەستگیرکران هێشتا لە دادگایی کردندان. لە نیوانیان دەیان ڕۆژەمەنووس و چەندین لە چالەکانی ئەمنستی ئینتەرناسیۆناڵ. چالەکان لە تورکیا گردبنەوەیەکان ئەنجامدا بۆ ڕۆژەمەنووسی کوژاوی عەرەبستانی سعودی وەکو بەشێک لە ڕێزلێنان بوو ستنونووسی ڕۆژنامەی واشنگتن پۆست. هەندی لە خۆپیشانداران لە دەرەوەی کۆنسڵخانەی سعودی لە ئیستانبول شازادە محەممەد بن سەلمان شازادەی عەرەبستانی سعودیان وانیشاندا دەستی بە خوێنەوەیە. ئەنگیز کالەمار لێکۆڵەرێکی سەربەخۆی نەتەوەی گرتوەکان دەڵێت کوشتنەکەی خاشۆخچی لە سێدارەدانێکی لە دەرەوەی دادگا بوو کە لەلایەن عەرەبستانی سعودیەوە ئەنجام درا. کاتێک پێم گوترا من گوناحکارم یەکەم با بڵێم من پێم ناخۆش بوو گوناحکار ناسراوم چونکە من گوناحکار نەبووم بەڵام ئێستا بە فەرمی و بە پێی دادگا من گوناحکار بووم بە پشتیوانیکردن لە ترۆریزم کە بە هیچ شێوەیەک ئەوە پەیوەندی بەکاری ئێمەوە نەبوو. خەشە ئەندرو برانسن لە 12 ئەم مانگە بە بڕیاری دادگایەکی تورکیا ئازاد کرا پاشەوەی نزیکەی 2 ساڵ بوو بە تاوانی تێرۆریزم لە گرتوخانە بوو. پێشتر دادگا بە دوای دادگا ڕەدی بڕیاری ئازادکردنی دابوو. بەڵام ئەو دەڵێت باوەڕ و ئیمانی وای کرد کۆڵ نەدات ئەو هێشتاش ئەو ڕووداوانەی لەبیرە بوونە هۆی دەستگیرکردنی. هەوڵی کودتا لە ئارادا بوو کە هەڵبەتە ئاڵۆزی زۆری لە تورکیا دروست کرده بوو. ئاشکرایە ئەوە گوشارێکی زۆری خستوە سەر حکوومەت. لە هەمان کاتدا ئێمە لەگەڵ پەنابەرانی سووریادا کارمان دەکرد. قەیرانی مرۆڤی هەبوو و زۆر لەو کەسانەی هاتنە ئەزمەر و ئێمە یارمەتیمان دەدان کورد بوون. ئەوە حکوومەتی نیگەران کرد چونکە ئەوان نیگەرانی ترۆریزمی کوردانن بە ڕێگای پەکەکەوە. جابوویە گومانیان لەوە هەبوو. هەروەها ئێمە ئەمریکایی و مەسیحین و زۆر جاران بە گومانەوە سەیری مەسیحیەکان دەکرێت ئەمانە هەمووی لەیەک کاتدا ڕوویدا. خەشە برانسن دەڵێت ئاماژەی ئاشکرا هەبوون کاتێک دەستگیر کرا زانی بەڕێ ناکرێتەوە وڵاتی خۆی بەڵکو لە تورکیا ڕادەگیرێت.
کاتێک منیان دەستگیر کرد پێیان گوتیان هەڕەشەیە لەسەر ئاسایشی نیشتمانی خۆی کەشتی ئاوا ڕوویدا ئەمە لە دۆستانی چی ڕوودەدا ئەوان بەخێرا لە ماوەی 1 تا 2 ڕۆژ بەڕێ دەکرێنەوە بەڵام کە ئێمە دەستگیرکراین یەکێک شتی لەسەر دۆسیەکە نووسین ئەوان توریزمیان لەسەر نووسین ئەوە بوو کە زانیمان ئەمە جیاوازە ترسمان لەوە هەبوو کە مەسەلەکە جددیتریش بێت کە هەرواشی لێ هاتوو بۆ ماوەی 2 ساڵ بەردەوام بوو. برانسن 37 مانگ زیندانی لە تورکیا بۆ بڕایەوە 2 ساڵ لە گرتوخانە مایەوە ئەو دەڵێت ناخۆشترین کاتی ئەوە بوو نەیدەزانی چی بەسەر دێت. هەژدە مانگی خایان تا زانیم من بەچی تاوانبار کراوم هەڵبەتە لەو ماوەیەدا ترسی زۆر هەبوو باشە من بۆ لێرم تا چ ماوەیەک لێرە دەبم باشە بەچی تاوانبار دەکرێم کاتێک بیستم ئەوان گوناحکاریان کردوم و 3 ساڵیان زیندان بۆ بڕیمەتەوە و دواتر ئازادن دەکەن لەبەر ئەوەی پێشتر 2 ساڵم کێشا بوو حکوومەت گرتبوومی زۆر دڵ ئاسوودە بووم خێزان و من پێکەوە لە ژووری دادگا کەوتوینە سەر چۆکان پێکەوە دوعامان کرد و سوپاسی خودامان کرد کە ئەم دێوە ئەزمەیە 2 ساڵەیە سەرنجام بە کۆتایی هات. خێزانەکەی نورین برانسن دەڵێت ئیمان و باوەڕی ئەو هەروەها دوها و نەزای خەڵکی بوون بەمایە ئازادکرانی هاوسەرەکەی. باشە سوپاسی کێ بکەین یەکەم سوپاسی خوا دەکەین چونکە ئەو هۆکار بوو ئەو ڕێگای دوعایگەلی تورکیا چین سێنێگال و ماداگاسکار ئەمەی هێنایە دی مەبەستم خەڵکی هەموو شوێنێک ئەمە شتێکی ئاسایی نەبوو. پاش گەیشتنی بۆ ئەمریکا قەشە برانسن سەردانی کۆشکی سپی کرد تا سوپاسی سەرۆک ترامپ بکات ئەو دەژڵێت شتێکشی بۆ سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان پێیە. من زۆرم پێخۆشە چاوم بە ئەو بکەوێت و من پێی دەڵێم خدا ئەوی خۆش دەوێت و دەخوازێت بە ڕێگای ئەو ڕەحمەت لەگەلی تورکیا بکات ڕێبەران پێویستن بە دوعای ئێمە مەسیحیەکان داوامان لێکراوە دوعا بۆ ڕێبەرانمان بکەین. برانسن بە پەیامێک بۆ گەلی تورکیا کۆتایی بە وتوێژەکەی هێنا. خدا خەڵکی تورکیای خۆش دەوێت ئەو هەندێک لەو خۆشەویستیەی بۆ خەڵکی تورکیای هەیە دای بە ئێمە و لەناو دڵی ئێمەی چاند. نادیا مراد هەلگرا خەڵاتی نۆبلیە ئاشتیە داخوازە ئاوادانکردنا دەڤەرا شنگالێژی سەرۆکی فەرەنسی دیکە و هەروەسا پشتەوانیە هەوڵێن دادگاکردنا تاوانبارên کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش دەسەردانە دوهدا لە کۆشکە ئەلیزێ نادیا مراد هەلگرا نۆبلێ ئاشتیە 2018 و بالیۆزا نیاسپاکیە نەتوێنەگرتیژی سەرۆکی فەرەنسی ئەمانوێل ماکرۆن خواست ئالیکاریە ئاوادانکردنا دەڤەرا شنگالێ بکە لە گۆڕاژێ دەرێن سەرۆکی فەرەنسی سۆزدان ji بۆ وەرگرتنا سادان قوربانیên داعشین ئێزدی و مالباتên wan li welatê xwe bi mebesta çareseriya wan di peyamekî da Nadiya Murad jî piştevaniya seredana yan pêşbîniya seredana Macron ji bo devera şingalê dike û çalakvana êzdî rizgarbûya kolatiyê ji Komela Dewleta İslamî Daeş Leyla Talo digal çalakvanê êzî İdrîs Beşar bi xelatê Mother Teresa ji bo aştî û wekheviya civakî hatine xelatkirin. Rêwrisim yên xelatkirinê li Mumbay Hindistanê bûn. Piştî Leyla xelatê xwe wergirtî vegeriya xîveta xwe li Herêma Kurdistanê me bi Skypê peywendî pê kir û jê pirsîn ka ew xelat ji wê re çi watayê dide. خلاص شتێکی مهم هەکەش ژمەرە و هەکەش ئێزدیان مشکیرە هەکە کە زانمە کامێزری چینە و کامە چت بێ تا ڕێگەکرد بەرم بێتە باکردن دا گاربم ڕیسالا خو بگیرم هەر دەرەکە هەبێ. باشە لێلا خانم خەڵاتی مەدەر تریسا تێدانش بوان خەڵکین و بۆ ئاشتیە وەکەڤیا جوواکی کار دیکن دەما خەڵات شوەڕە هاتی دان وان گوتش بەر چی ئەوی خەڵاتی دنوە. كيف مشيت مجا عدالة الدول ما مش طلبة حقيقتك يعني كيف يعني طلبة حقيقتك ما في كبسرية سجاها الشقي كيف بها كبسرية ما هاتو بيت تدبير كده خلاص وتشبك كنتو كاري خوا جبو ناساندنا دوزا قال خوا ملتي خوا بخلكي بدي ناس كرن وتشترى بك وتشاري كاري بك راسي خلاص مثلا كيف خلاص دائما يعني خلاص العالم هم بدنا حياتها ما أول شيء ناس بريد وكانت دستي داعش يعني روجا كانت دستي واندا ناس بريد بس بعد خلاص وكريكا كل بالي فاكر هكسكار من رسالة خبقين بهر دركة هبي ورسالة أهل وإزدي هر بقية كده من عالم ليلى خانم پشتی کو هر جوینه کی یان کو فرانسه کی یان جهه کی گرینگ اون آماده دبن و نهاجی پشتی و خلات مادر تریسا ورگرتی تفجر ياي ناف ويخي فتا بتشوك لهريما كردستاني
هەستێتە چییە؟ راستی يعني سبيش متى أوا خلاص مش دست داعش البخي متى أخذ أسبدي إيمة وكاس مستمر بما حتى أسكاربم استقبال هر صحافية كيها بهر قناتك هاي مستقبلها يكرا البخي ما أخذ رسالة وكاندا هر درجة هذه وبشتي بخراتي دائما يعني راسي دي ساز بقرها نيت زارت فوق وسخني متى فوق وإذا فخور ما أكيد بنفسها الحمد لله شكرا بس يعني نابێ ئێزگیا کەم کاریس نابێ ئێزگیا بگینم بێ دەرەتی لەیلا خانم داخوازاتە هەر جیهەکی و بەلکی گەلک کەسێن دیک و قوربانیان داعش بوونە ئەوە کو ئەف کەچ و زاڕوێن ماین دەستی داعشدا بێن ڕزگارکردن هیڤیاوە هەیە و ئەو مابن ساغ و ڤەگەڕنڤە خدایا ساقونێ ئەیدوانت گرتی ئەم نزانن يعني ئەکیدکی ساغا و کیمریە ئەم نزانن خاستن سەر مێران تشتێکی نزانن بس جنو أو أمزانا تنها تشتي مستمرة حكا جنيد ما تينا بروتن ودايكو كشكيت ما تينا بروتن تشتي ما تبير راسك خلاتانا تشتكي مهمة حكاش مرتي وهكاش زديارة هذا كبيرين بس تشتي ما شوانت بي بس يعني ما رزقارو كان هكا تشتكيش مرة بكن أف تشتي هاري مهم تريا أفضل بامايا باشە ژبلی وێ ناکۆ و داخوازە هەر کەسیە ڕەوشاوە ورد چاوایە و باشە ڕۆژاخوا چاوا دەبینن سبيش متى والله يعني جروب عم تريد عايشين جروبك قلق صعبة مثلا عم تريد عايشين خاصة إذا جبت ما عاد عايشين خاصة ناجيات في اشتباهات سريوان يعني اهتمام أنا كيما يعني تشتكي شو أنا هاتكرن على قلبك تشتكيش ناجيات ربكن يعني شو بردد حال النفسية المشكلة شيء بنك تشتبه عذاب مديتين وخيمات عايشين ومشتني يتزارد وعملية بديتين يعني إشاء أمانة بزحمته حتى بزارت خو بعايشين يعني كيش ما نركب ليلى خانم جارك دي از بيجم خالاتي ما در تريسش ترى بيروز با تهجاي ورقتناوي خالاتي ديسان قال ادريس بشارجي ام بيروز بايلو ويجي كن كويجي خالات ورقتيا سباش بودمتا لە شەوی چوارشەممە ئاگرێک بەربووە بازاڕی لەنگەی هەولێر یانجلی دەسەدوو و زیانێکی زۆری بە فرۆشگەکاندا گەیاندووە خاوەنی فرۆشگەکان لەو بارەیەوە زۆر تۆڕان. ئێرە بازاری لەنگەیە لە شاری هەولێر دوای گڕگرتنی بازارەکە بە سەدان دوکان سوتێنڕان مەزەندەیەوە دەکرێت کە بەهۆی ئەو ئاگرەوە بەدەیان $1000 زیان بەر بەو خەڵکەی کە لە نێو بازارەکەدا کار دەکات و خاوەنی دوکانەکان کەوتبێت و خاوەنی دوکانەکانیش ڕۆژی هەینی گرتبوونەوە و داوایان لە حکوومەت کرد کە هەرچی زوویە قەرەبوو بکرێنەوە. زەرەر و ژیان لەوەی دانیە زەرەر و ژیان ناژمرێ هیچ کەسێکنە لێرە لە عەمباری ڕابگرا هەتا دوکاندارێکی هەتا تاجیرێکی زەرەرمەند نەبووبی هیچ کەسێک لەو بازاڕەی نییە زەرەرمەند نەبووبی نەوانەیە 9 ملیۆن خەرک لەسەر ئەو لەنگەی زیاتر بژی ئەو جا دوکان هەیە 5 ماجی لەسەرە هەیە دەماری لەسەرە ئەو جا ئەوەی بەکرێیدا ئەوەی ئەمبارە ئەوەی معاملەیەکە ئەوەی بەکرێی گرتی هەر ئێکی بەنەوەک لێرە خەرک سوودمەندە خەرکەی فەقەر و فەقارە لێرێ بە زۆری یعنی لە سەتا پێنجی لێرە دەورەمەند ئەگەر لێرە بینەگەر لە سەتا 95 خەرکی لێرە فەقیرە هەموو دەگیرێن يعني ئەو پەری زەری گەورە بەس دوێنێ 1800 دوکان شتە هیچ دوکانێک ئەوەندە قوتار نەبووە يعني هیچی دوکانی هەمووی ئەشای زستانی هینە هەمووی دوێنێ و پێری لە تورکیایەتەوە دەبیت سپارێک سەرفکراوی داوایان لێ دەکەن بەس بە زودنی کاتخایانی کەینێت چکن هەموو کریان لەسەرە دەست بە ئیشەکەی خۆمان بکەینەوە هەمووش تعمیل دەکەینەوە باز ڕێماندن زوولۆمە خایەنەوە تعمیلەکەش دەکەین. ئاگرەکەی بازاری لەنگە تەشەنەی سند تا نیوەی بازارەکەی سووتاند خاوەنی چەند دوکانێکیش دەڵێن بەهۆی شۆرتی کارەبا بووە بەڵام بەشێکی تر دەڵێن ڕەنگە هوکاری تر لە پشت ئەم ئاگرکەوتنەوەیە هەبێت و کار بەدەستانی دەستگا ئەمنیەکانیش دەڵێن ئەوان هێشتا لە لێکۆڵینەوەدان و دواتر راپۆرتی کۆتایی لەبارەی هۆکاری گڕگرتنی بازارەکە بڵاو دەکەنەوە وەکو پێویست بە ئەرچی خۆیان هەرنەستان یعنی گەربیان توانی بە ڕاستە خۆ بەهاتمان بە پیر داوای هاوڵاتیانەوە دەیانتوانی بەلایانی کەم 170 زیانەکان کەم بکەنەوە چکە ئاگرەکە لە شوێنێک بوو کۆنتترۆل دەکرێت ئەمە لێکوانە لە کۆرانی خۆمان توانیمان کە زۆر ئامادە بوون بەهۆی پەیوەندیکردنمان بە یەکتریەوە زیاتر لە یەک فەرە 33 دوکانە توانیمان بە مودەی 3 کاتژمێر بەس بە ئاو بەدەست ئاگرەکە ڕاگرین باش حکوومەتێک یعنی توانای 30 هاوڵاتی نەبیتن یعنی بەڕاستی ئەوە جێی پرسیارە هیوادارشین بەرپرسی باڵا لەو بابەتە وەڵامە چی دروست بداتەوە هاوڵاتیان وەکو دڵنیابی کە بزانین ئایا هۆکارەکە تەنها کارەبا بووە یان هەر دەستێک هیوادارین
بە غامزی ئەو بابەتە نەمینێتەوە. بازاری لەنگە فرۆشان یەکێکە لە کۆنترین بازارەکانی شاری هەولێر. دوکانەکانی لە جروبەرگ و بۆن و پلاستیک پێک هاتوون. بەپێی ئامارە نافەرمیەکانیش بازاری لەنگە لە 3000 دوکان پێک هاتووە. بەهۆی ئەو ئاگرکەوتنەوەی بازاری لەنگە کە بە سەدان دوکانی سووتاند و بە هەزاران خەڵکی بێکار کرد، ئەوەی کە جێ دڵخۆشی خاوەن دوکان و هاوڵاتیانی ئەم بازارەیە ئەوە بوو کە هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر. ئەو حەقی ئەگدەنیس کوردێکی دیاربەکر ئامادێ دەست بە کەمپێنێکی کریە ji bo alîkariya qurbaniyên barova Michael lê North Carolina ji bo vê mebestê heqî dest bi berêkaniyekî kiriya ji bo drûstkirina pîtzayê ew xwediyê xwaringeheka pîtzayê li New Yorkê bi navê berêkaniya bi navê yan burger pîzê canî. داخل ئەو بەرگەر پیزەیشە 40 پاوەندە و نرخەکەشی $2000 و تا ئێستا 18 دانە لێ فرۆشراوە و پارەکەشی درراوە بەو کەسانەی کە لە دەرەنجامی باوەهۆزەکەی مایکل زیانیان پێکەوتووە. بزانین شکلەکەی چۆنە؟ ji pîzdekarê Kurd ji bo kesên ku ji bahoza Michael zarar dîtine kampanya alîkariyê. Hakka Akdeniz çempiyonê dinyayê pîzayê ye. Dema wek mirovekî bêxanî li kolanên New Yorkê dima li pişta bisaya kara pîzayê jiyana wî guherî. Ew niha li New Yorkê xwediya reza xwarîngeha çempiyon pîzayê ye. Akdeniz di aynê demê de yek jî stêrka medyaya civakî ye. Milyonan kes wê dişopîne. Her peyameke wî di medyaya civakî de ji hêla gelek mirovan wê tê şopandin. Vîdeoya wî ya davîn Burger Pizza di Instagramê de ji hêla 11 milyon kesa wê hate temaşekirin. Burger Pizza ku cara ewil wê çêkiriye 24 kilograme û tê de jî goştê kobeya Japonî bigire her tişt heye. Hemû jî berhemên taybet in. Li gor ku ew dibêje maliyeta wî jî $500 zêdetir e. û bihaya firotina wî jî $2000 e. Burger Pizza 24-25 kiloye. Em 5 qat dikin serhev. Jevkere çêtkin North Carolina hani hurikin çê bûya heftekê berê min ortaxê xwe me bi hev re xeber da me gam tişkî awa bikin yani fikîke xweş e gote tu dînî min keniye gote yani ew kî bistîne yani $10,000 pîza me gote na em çê bikin millet ê bistînin got çawa bistînin me gam pîza ke mezin çê bikin işte xelk bivîne که جبیانی هنی اما جمع چی خوش به وی خلق بسینن ما چه کرد وگانسکی او دونا پیر رجات دشمی هلا ده 18 وگا مفروتیه Sedama çekirine wan pîzeyê di rastiyê de alîkariya kesên ku ji bahoza Michael zarar dîtine ne ku demek nêzda li Carolinaya Bakur pêk hatibû. Akdeniz perê ku ji firotina wan pîzeya berhev dike dişine kesên ji bahozê de zarar dîtine. Heta niha wê 18 ji wan pîzeya firotine. Akdeniz baldikşine ser wê yekê ku ew tenê ji bo alîkariya kesên ku ji bahoza Michael zarar dîtine burger pizza difroşe û amadekirina û pîjîna wan pîzeya jî bi saetan dikişîne. Qazanca ku ji firotina wan pîzeya tê jî mağdurên bagera tê bexşkirin. Hani yani dixwazim yani tu bidî xelk te bivîne yani ew aynî bîna tabikin bedin xelk yani. Akdeniz barjê ji bo alîkariyê kesên ji bahoza li Porto Rico'yê zarar dîtine kampanya alîkariyê de dest pê kirin. Ji ber ku wî gelek feqîrî dîtiye dixwaze kampanya alîkariyê li dar bixe. Sinan Tunçdemir, Dengê Amerika, New York. هەر نزیکەی هەفتەیەک بۆ هاڵاوین ماوە بەڵام نیویۆرک تازە خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی ترسناک بێت. مۆزەخانە و پەرتوخانەی مۆرگن جەژنی 200 ساڵەی پەرتووکی فرانکستاینی مێری شێلی دەگرێ کە یەکێک لە هەرە ترسناکترین ڕۆمانەکانە. Ev ji bo Hollywoodê tiştekî klasîk e. Miriyên ku li kolanan digerin zanyarek dînok û Frankenstein. Dibe ku ev fîlm yek ji fîlmên herî pêşîn yên tirsyariyê ku li Amerîkayê be.
تگینا فرانکشتاین دست سال بره درکت هوله لبله فرانکشتاین ده گلک فیلمین نوودا تیچه کرن شوو پورتیکین کارتون دا دجی تی باور کرن کو اف پیشنگه ها یکمه کود درباره فرانکشتاین ده هاتیه آوا کرن و هر وکی قرکتر خونه سرکه اف پیشنگه ها جی براستی پرچه پرچه هاتیه برهف کرن لور میهوان دکانن دستنویسین مرشلیه ین درباره کیمیاگرک دا کجیان دای جنوارکی ببینن. د چپا یکی یا پورتوکه دا ناوه شلیه لسر پورتوکه تنبو. نویسکارا جیوان ترسیا بکو خندوان تشته و نویسان دیه حز نکن. اف پورتوکا جبو شلیه تشتکی شخصی بو و خطین برانبری یکین ین جیجیا ناوه هبو. Her mother died 10 days after she gave birth to her. او خودی دیروکه گلک تراجدی که. دیاوی پشتی 10 روزان کویتی نسر دنیای دمره. او رامانا بیدایکی دزانه. تمنوی 20 سالی بو وقتا بو بیجن. دهن آوایان دا او به تمامی نعجیبه. گوه هری داوی چیروکک درباری جانورک بیدایک نویساندیه. د ویژه د سپیکا ست سالا نوزدمین دا بجارن ترسین هویتی گلک هبو لی رومانا شلی جدا بو و مجارن ترسی او زانستی هانی جم هفدو. درونی رید دا کجبو ریاکسیونین کیمیوی نشترگری او دنگن بزداندنا راستی پیک وره. All agree that Frankenstein is a classic. همی کس هفبیرک و فرانکشتاین کلاسیکی ویژه جیهانه او برین گلک جدا دکاره وره شروع کرن دا چه کرن کرد کرن آنجی حنه کرن او دبکو به سنور جنوب وره پیک آنین وجبو یکی جی 200 سالانو ورده گلک خورتو سر کفتیه اف پوسترا یونیورسال استودیو آنجی سال 1932 پوسترا هری بوهایا دیروکا هولیوودیه حقیقی جش $600,000 زیده تره لی سروکی و مزخانه دبیجه که نیرخا فرانکشتاین جوی پرهی پر زیده تره. او چیروکا درباره زانیاریه مرنه دلوانی او مرحمت داره هر وها درباره تندتیجی او خرابیه داره جبر بیه که او مجارانه جبو مهینا جی گلک زندیه برپرسی پرتوخانه و مزخانه مورگنه کولین بیل پیشنیارده که بره که هم فیلم تماشه بکن باشتره که هم پرتوکا اورجینال بخوینن. دمجمیر یکی سبی بو. باران با آوائه که غمدار لسر پنجری دکد و شمال کامن برف دیماهی دچو. من دید که جانور جاون خواه نیزر زلال وکر. بهنا خواه به دجواری گرد و رجفاندنک دکر که دست و پینوی بکار دهاد. 200 سال بره وان پیوانا جیان دا فرانکشتاین ایرو 200 سال شوندا اف چیروکا هنجی گلک زندیه. حتا برنامه خدا حافظ.